هەورامان بە دارستانی چڕی گوێز و ئاو و هەوایەکی پاک ناسراوە. چەندین ساڵە گوێز لەم ناوچەیە دەچێنرێت و بەرهەم دەهێنرێت. هەندێک لە دارگوێزەکان مێژوەکەیان دەگەڕێنەوە بۆ 6 سەدە لەمەوبەر. بەڵام بەهۆی وشکە ساڵی و کەمئاوی و وشکبوونی کانیا و کارەزەکانی ناوچەکە هەڕەشەیەکی گەورە لەسەر ئەو درەخت و دارانە هەیە. هەندێکیان سەرەتاکانی وشکبوونیان لێوە دەرکەوتووە. ئاوەسەر دەکەوێتە ڕۆژەڵاتی شارەدەی تەوێڵە بە دووری 3 کیلۆمەتر لەسەر سنووری نێوان عێراق و ئێراندایە و لە هەوراماندا بە قەتپاڵی چیاکانەوە ناوچەیەکی سەوز و خاوەن سروشتێکی جوانە. هاوڵاتی سەرتیب ئادەم ئیسماعیل تەمەنی 65 ساڵە لە گوندی تەوێڵە لەدایک بوو و دەڵێت پێش 100 ساڵ وشکە ساڵیەکی دیکە لەم شێوەیە ڕووی داوە. تەنها لە سەرووی تەوێڵەوە نزیکەی 300 باخ بەهۆی کەمئاویەوە ڕوبەڕووی زیان دەبنەوە و درەختەکانیان مەترسی وشکبوونیان لەسەرە. طبعاً ئەوە ئێستا خۆتان ئەیبینن سیز بووە گەڵاکەیان، هێشتا بەهاریشە، ماوێتی دە ڕۆژێک بەهاری ماوە. ئەگەر بگەینە هاوین ئەوە زیاتر تەسیران تەبیعی ئەم ڕەشەبایشە هەیە بە بەردەوام لەو ڕۆژەوە کە بەهار هاتووە بە ڕەشەباش هەیە کە ڕەشەباش هەبوو زەوی وشکە کاتەوە ئاو ئەچێ بە ناخ زەویە. هەر خۆی خوای گەورەش ئەفەرمێ لە قورئانە ئەگەر ئێمە ئاوەکان بەرین بە ناخ زەویە کێ هەیە بتوانێت دەریان بێنێتەوە. ئەوە تا ئێمە هەمومان دەستەوسانی بە درێژایی مێژوو ئێمە بیرمانیە لە باو باپیرانمانەوە بۆیان گێڕاوینەتەوە ئەم کانیانە وشک نەبوون. بە تایبەتی ئەمە پێوترێ کانی کەریمە باشە، وشکبوونی نەبووە ئەم کانیە. جاران پیاوە پیرەکانمان ئاهاتن ئێواران عەسر ئاهاتن لێرەوە ئەچون بۆ ئەم چاخانە، ئەوە چاخانە بوو لێرە نوێژیانە کرد و دانیشتن ئیسراحەتێکیانە کرد و ئاوێکیان خوارد و ئیجا چوونە سەر چاخانەکە. ئەمە وشکبوونیان نەبووە. نەسرەدین محەممەد کە تەمەنی 50 ساڵە ساڵی 1992 سەرقاڵی باغداریە، یەکێکە لە دانیشتوانی گوندی بەڵخە کە هەر لە منداڵیەوە لە گوندی بەڵخە ژیاوە. ئاماژە بەوە دەکات کە ئەمساڵ بەهۆی کەمئاویەوە چەندین کارێزی ئاو لە گوندی بەڵخە وشکیان کردووە و بەو هۆیەوە زیاتر لە 50 باخ کە هەر یەکە 3 بۆ 5 دۆنم دەبێت نزیکەی 25,000 بڕ گوێزیان تێدایە مەترسی وشکبوونیان لەسەرە. داوا لە حکوومەتی هەرێمەکەین دووسێ بیر لەم ئاوێتەرا لێ بە ئاوی هەموو باخەکان زیاکەن. بەڵێ لەو دویش باران نەباریوە وەکو ئێرە وایە زۆربەی کانیاوەکانی هەورامانی ئەو دویش وشکی کرد. ئێستا ئێمە لەنەوە هاتووین کە هەمووی باخەکان نەمامی تازەیە. ئەم کۆنانەی تیا نەماوە ئەوەی کە لە ناو چەمانیە گەورە گەورەکان وشکیان کردووە. بەهۆی مەترسی وشکبوونی باخەکان لە ئێستادا باخەوانان و هاوڵاتیان پێویستیان بەوەیە چەند بیرێک لە ناوچەکە لێ بدرێت. بۆ ئەم کاراش مۆڵەت و هاوکاری حکوومەتی پێویستە لە پێناوی پاراستنی بەروبوومی ناوچەکە کە وەک سەروەتێکی نیشتیمانی سیر دەکرێت. بەڵام بە وتەی دانیشتوانی ناوچەکە تا ئێستا حکوومەت هیچ هەنگاوێکی پێویستی نەگرتووەتە بەر.